سڵاوتان لەبێت من پەرچەم ڕەمەزان ئینفۆتان پێشکەش دەکەم. ئەم جارە باسی سوودە گرنگەکانی گوێز دەکەین کە زۆرێک لە هاوڵاتیان لە ژەمە جیاوازەکاندا بەکاری دەهێنن. گوێز بەهۆی ئەوەی دەوڵەمەندە بە ڤیتامین ئی، هەروەها پێکاتەکانی کالیسیۆم، ماگنیسیۆم و چەندین ترشە مادەی تری تێدایە، یارمەتیدەرێکی باشە بۆ پاراستنی پێز، لاوشکبوون و کاریگەریە نەرێنیەکانی کاتی پیربوون. توێژینەوەیەکی زانستی لە زانکۆی کالیفۆرنیا سەلماندوێتی خواردنی ڕێژێکی کەم لە گوێز مرۆڤ لە نەخۆشەکانی دڵ دەپارێزێت، چونکە گوێز مادەی دژە ئۆکسانی تێدایە و بە شێوەیەکی گشتی کۆلێسترۆڵە زیانبەخشەکان کەم دەکاتەوە. هەروەها باز لەوە کراوە خواردنی گوێزی پاکراو دەبێتە هۆی ئەوەی مرۆڤ بە شێوەیەکی گشتی تەندروستێکی جێگیری هەبێت. بەهۆی بوونی چۆری تەندروست و ڕیشاڵ لە گوێزدا، خواردنی گوێز وەک ژەمێکی سووک دەبێتە هۆی دابەزینی کێش کە ئەمەش جیاوازە لە ژەمە سووکەکانی تری وەکو شیرینی و خواردنی پسکیکی وشە کە دەبێتە هۆی زیادکردنی کێشی مرۆڤ. بەدەلەوە گوێز پارێزگاری لە تەندروستی پێز دەکات، تەنانەت یارمەتی بەهێزکردنی دڕکە پەتک دەدات و هۆکارێکە بۆ چارەسەرکردنی گرفتی کەمخەوی یاخود داچڵەکی لە خەوتە. چەندین توێژینەوەی زانستی زانکۆ گەورەکانی جیهان ئەویان سەلماندووە گوێز ڕێژێکی زۆر کۆلسترۆل لە جەستەدا کەم دەکاتەوە و هۆکارە بۆ پارێزگاریکردنی مرۆڤ لە نەخۆشیەکانی دڵ و نەخۆشیەکانی شەکرە. بەهیوام تەندروستیتان باش بێت.